ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بە سەرکردنی چالاکێکی مەدەنی لە کرماشان. هەڕەشەی ئیدارەی تلعاد لە چالاکانی کرێکاری شاری سنە. بانکێشتی چالاکانی مافیژن لە شاری سنە بۆ پۆلیسی ئەمنیەت. چالاکی ژنانی ڕۆژاوای کوردستان بە بۆنەی 8 مارس. ناڕەزایەتی کرێکاران لە معدەنەکانی ئەلبوردی شەرقی. بەیانیەی هاوبەشی ڕێکخراوە سنفی و کرێکاریەکان سەبارەت بە ڕێژەی هەڵدەست و شەڕ و پێکدادانی نێوان عەلەویەکان و هێزەکانی دەوڵەتی سووریە. بەڕێوەچوونی مەراسمی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە شاری بۆکان. بە گوێرەی هەواڵێک کە بەدەستمان گەیشتووە ڕۆژی هەینی هەفتەی ڕەشەممە ڕێوڕەسمێک بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن لە شاری بۆکان بە بەشداری کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز بەڕێوەچووە. سەرەتای ڕێوڕەسمەکە بە خوێندنەوەی سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار لەلایەن بەشدار بووانەوە دەستی پێکرد. پاشان دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی گیانبەختکردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم و هەروەها گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕاگەیەنرا. لە درێژەی مەراسمەکەدا یەکێک لە بەشداربووان لەسەر مێژووی 8 مارس قسە و باسێکی پێشکەش کرد. بەشداربووان بە تێگڕای دەنگ لەسەر هەڵوەشانەوەی سزای لە سێداردانی شەریفە محەممەدی وریشە مرادی و پەخشان عزیزی جەختیان کردەوە. دوابەشی مەراسمەکە بریتی بوو لە قسە و باسی بەشداربووان سەبارەت بە تایبەتمەندی 8 مارس و ڕۆڵی بەرچاوی ژنان لە شۆڕشی ژینادا و دواتر ڕێوڕەسمەکە لە ناو شادی و خۆشی بەشداربوواندا کۆتایی پێهات. جێگای ئاماژەیە کە دەوروبەری شوێنی مەراسمەکە بە دروشم و پلاکاردی شۆڕژگەڕانە و تایبەت بە ڕۆژی 8 مارس و ئیدانەکردنی سزای لە سێداردان ڕازاندرابووە. دەست بە سەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری کرماشان. ڕۆژی چوارشەممە 15 ڕەشەمەی ئەم ساڵ مجتەبا وەیسی لە ڕێکخرانی مەراسیمەکانی نەورۆز لە شاری کرماشان لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ مجتەبا وەیسی لەگەڵ کچەکەی لە پارکی شیریندا پیاسەی کردووە کە لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە بە توند و تیژیەوە دەست بەسەر و منداڵەکەی لەو شوێنەدا بەردراوە. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا مجتەبا وەیسی و کۆمەڵێک لە چالاکانی فەرەنگی شاری کرماشان ئامادەکاریان بۆ ڕێوڕەسمەکانی نەورۆز کردووە و هێزان میەتیەکانی ڕەژیم هەوڵیان داوە ڕێگە لە بەڕێوەچوونی ئەو مەراسمانە بگرن. هەڕەشەی ئیدارەی تلعاد لە چالاکانی کرێکاری شاری سنە. هاوکات لەگەڵ نزیکبوونەوە بە 8 مارس ڕۆژی جیهانی ژن ناوەندە ئەمنیەتیەکانی شاری سنە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە هەڕەشیان لە ژمارەیەک لە چالاکانی کرێکاری ئەو شارە کردووە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز لە ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەک لە چالاکانی کرێکاری شاری سنە بە ناوەکانی تەیب چەتانی، لوتفۆڵڵا ئەحمەدی، ئێقباڵ شەبانی، خەبات دێهدار و جەماڵە سەدی لەلایەن ئیدارەی تڵعاتەوە خراونەتە ژێرگوشار و هەڕەشەیان لێکراوە کە ئەگەر بەشداری لە مەراسمەکانی ڕۆژی 8 مارس بکەن ڕووبەڕووی سزا دەبنەوە. بانکێشتی چالاکانی مافیژن لە شاری سنە بۆ پۆلیسی ئەمنیەت. ڕۆژی پێنجشەممە 16 ڕەشەممە 3 چالاکی مافیژنان لە شاری سنە بە ناوەکانی سورەیا خدری، سیمین چایچی و بەهار زەنگیبەند لەلایەن پۆلیسی ئەمنیەتەوە بانکێشت و بەڵێن نامەیان لێوەرگیراوە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز سیمین چایچی، بەهار زەنگیبەند و سورەیا خدری لەلایەن فەرماندەیی ئینتزامی ئوستانی کوردستان بانکێشت و هەڕەشەیان لێکراوە کە نابێت بەشداری لە ڕێوڕەسمەکانی ڕۆژی 8 مارس بکەن. چالاکانی مەدەنی شاری سنە وتویانە بڕگاری بانکرانی ئەو 3 چالاکە مەدەنیە لەلایەن محەممەد جەباری دادستانی ئەو شارە دەرکراوە. شایانی باسە کە بەهار زەنگیبەند، سورەیا خدری و سیمین چایچی لە سەردەمی شۆڕشی ژیناش دەست بەسەر و ئازار درابوون. ئازادی دیاکۆ خزری لە زیندانی مەهاباد. دیاکۆ خزری شارۆمەندی تەمەن 38 ساڵی خەڵکی گوندی شیلاناوای سەر بە شاری مەهاباد و برای هەمیشە زیندوو شاهۆ خزری گیانبەختکردووی شۆڕشی ژینا پاش 22 مانگ بەندکران
ڕۆژی پێنجشەممە 16 ڕەشەمە بە دانانی وەسیقەی 2 میلیارد تمەنی لە زیندانی مەهاباد ئازاد کرا. ڕۆژی 24 ڕێبەندانی 1403 دیاکۆ خزری لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری مەهاباد دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگە بنەماڵەکەی بێبەش و هێشتا هۆکاری دەست بەسەرکرانی ڕوون نەکراوەتەوە. چالاکی ژنانی ڕۆژاوای کوردستان بە بۆنەی 8 مارس. ڕۆژی پێنجشەممە ژنانی ئەندامی یەکێتی ژنانی جەوان، خوێندکارانی زانکۆی کۆبانی و کچانی گەڕەکی شێخ مەقسوودی حەلەب لە چەند چالاکی جیاجیادا ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژنیان لە هەموو ژنانی کوردستان و جیهان پیرۆزبایی کرد. بە پێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان ژنانی کانتۆنی فورات بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە گۆڕستانی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادیدا کۆبوونەتەوە و وێڕای گوڵبارانکردنی مەزاری شەڕڤانانی یەپەگە و یەپەژە سەبارەت بە 8 مارس و خەباتی بەردەوامی ژنان بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری قسە و باسییان کردووە. لە زانکۆی کۆبانی مەراسمی 8 مارس بە بەشداری بەرینی گەنجانی ئەو شارە بەڕێوەچووە و ژنانی پێشەنگ خەڵات کراون. لە گەڕەکی شێخ مەقسوودی حەلەب ئەندامانی ڕێکخراوی ژنانی گەنج گوڵی سووریان پێشکەش بە کچان و ژنانی ئەو گەڕەکە و گەڕەکی ئەشرەفیە کردووە. ناڕەزایەتی کرێکاران لە معدەنەکانی ئەلبۆرزی شەرقی. ڕۆژی پێنجشەممە 16 ڕەشەمە کرێکارانی شاغڵ لە معدەنەکانی ئەلبۆرزی شەرقی لە ئاست نەدانی داخوازی ناڕەزایەتیان دەربڕیوە. بە پێی زانیاریەکان ماوەی چەند مانگە 40 کرێکاری شاغڵ لە معدەنەکانی تەزرە، تەختیمین و دەشت و کارخانەی پاکردنەوەی خەڵوز مەشمولی یاسای پیشە سەخت و زیانبارەکان بوون، بەڵام خاوەنکار لە پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی خۆ دەبوێرێت. بەیانیەی هاوبەشی ڕێکخراوە سنفی و کرێکاریەکان سەبارەت بە ڕێژەی حەقداست. ڕۆژی پێنجشەممە 16 ڕەشەمە 1403 هەتاوی ڕێکخراوە کرێکاری و سنفیەکانی ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا خوازیاری دیاریکردنی لانیکەمی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسانی ساڵانە بوون. واژۆکارانی ئەو بەیاننامەیە ڕایان گەیاندووە لانیکەمی حەقدەستی ساڵی داهاتووی کرێکارانە بێت تەنیا لەلایەن نوێنەرانی ڕاستەقینەی کرێکاران کە دانوستانەکاندا بەشداریەکەن دیاری بکرێت. بۆ دیاریکردنی لانیکەمی حەقدەست دەبێت تێچووی سەبەتی ماعیشەت و ڕێژەی بەرزبوونەوەی لە ماوەی 12 مانگی ساڵدا لە بەرچاو بیگیردرێت. پەرداختی کەمتر لەو ڕێژەیە تاوانە و مەبەست لە دیاریکردنی لانیکەمی حەقدەست دەبێت کۆتایی هێنان بە هەژاری و کۆیلەتی بێت. هەرچەند ڕژیم بە سەرکوتووی ئەعدام هەژاری بەسەرماندا سەپاندووە، بەڵام بە دەربڕینی ناڕەزایەتی لە بەرامبەر ماشێنی سەرکوت داوەستاوین و بۆ داکۆکی لە مافەکانمان خەبات دەکەین. بۆ بۆنەوە داوا لە هەموو ڕێکخراوە و دامەزراوە کۆمەڵایەتیەکان دەکەین پاڵپشتی لەو داخوازیە بکەن و لە ناڕەزایەتیەکاندا پاڵپشتمان بن. سازکردنی پەروەندە بۆ ژنانی بەشدار لە مەراسمی چوارەمین شەوی میعمارەکان لە شاری تاران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دادستانی تاران پەروەندەی بۆ ژنانی بەشدار لە مەراسمی چوارەمین شەوی میعمارەکان و بەڕێوەبەرانی ئەو ڕێوڕەسمە بە بیانووی تووڕدانی حیجابی ئیجباری ساز کردووە. مەراسمی 12هەمین خەڵاتی شێوەکاری ناوخۆیی ئێران لە ژێر ناوی چوارەمین شەوی میعمارەکان لە ڕۆژی 1 ڕێبەندانی ساڵی 1403 هەتاوی لە ساڵۆنی کتێبخانەی ملی تاران بەڕێوەچوو. لەو مەراسمەدا زیاتر لە 500 تەلارساز و شێوەکاری نێوخۆیی و چالاکانی ئەو بوارە بەشدار بوون. پاشەوەی وێنەی ژنانی بێحیجابی نێو ئەو مەراسمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، داستانی تاران لە ژێر ناوی کردەوەی پێچەوانەی عیفەتی گشتی پەروەندەی بۆ ژمارەیەک لە بەشداربوانی ئەو مەراسمەدا ساز کرد. ڕێگری لە ئازادی سپیدە قولیان لەلایەن وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم. مهدی قولیان برای سپیدە قولیان لە پەیجی تایبەتی خۆیدا لە ئینستاگرام ڕایگەیاندووە کە ماوەی بەندکرانی خوشکەکەی بە تۆمەتی بێڕێزی بەڕێوەری تەواو بووە، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکان لەگەڵ ئازادی ناوبراودا دژایەتی دەکەن. بە وتەی مهدی قولیان پێشتر 2 پەروەندەی سکاڵای بەرپرسی زیندانی بوشێر و تۆمەتەکانی ئامینە سادات زەبیحپوور بازووی وەزارەتی ئیتلاعات کۆتایی هاتبوو. ئێستا
مەترسی ئەوە هەیە کە ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بە داوای لێبرنەوە بۆ جارێکی دیکە ئەو دوو پەروەندەیەش کارا بکەنەوە. سپیدە قولیان لە دوو پەروەندەیەدا سەرجەم بە 16 مانگ زیندان سزا دراوە بنەماڵەکەی نیگەرانی ناڕوونی چارەنووسی ناوبراون. دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی 5 شارۆمەند لە خاش دێهدەشت و تاران لە ڕۆژانی ڕابردوودا دوو چالاکی مافیژن بە ناوەکانی مهرێگان ناماوەر و مەریەم غەفاری و 3 شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی محەممەد گۆڵ گۆمشادزەهی، دوور محەممەد گۆمشادزەهی و کەریم گۆمشادزەهی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی راپۆرتی حاڵوەش ڕۆژەی دووشەممە 3 شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی محەممەد گۆڵ گۆمشادزەهی، دوور محەممەد گۆمشادزەهی و کەریم گۆمشادزەهی لە هێرشی تەڵاعاتی سوپای پاسداران بۆ سەر ناوچەی قادراوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. لەلایەکی دیکەوە ماوەی 5 ڕۆژە مهرێگان ناماوەر شاعیر و نووسەری تەمەن 37 ساڵی خەڵکی دێهدەشت لەلایەن ئیدارەی تڵاعاتەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. هەروەها مەریەم غەفاری چالاکی مەدەنی و ئەندامی ئەنجومەنی فەرهەنگی سێنزەی ئابان کە لە ڕۆژی سێنزەی ڕێبەندانی ئەم ساڵ دەست بەسەرکرا بوو لە بەندی تاکە کەسیدا ئەشکەنجە وازار دراوە و ئێستا وەزارەتی ئیتلاعات لەگەڵ دانانی وەسیقە بۆ ئازادکردنی دژایەتی دەکات. خۆپێشاندانی هەزاران کەسی لە چەند شاری یۆنان شەوی پێنجشەممە 16 ڕەشەمە هەزاران شارۆمەندی خەڵکی یۆنان لە چەند شاریە وڵاتە ڕژانە سەر شەقام و دژبەن ناکارامەیی دەوڵەت دروشمیان بەرز کردەوە. بە پێی راپۆرتەکان سەدان شارۆمەندی یۆنانی بۆ جارێکی دیکە لە شارەکانی ئاتێن، سالۆنێک و چەند شاری دیکە دژ بە دەوڵەت خۆپێشاندانیان کردووە و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕاتون. لە ئاکامی تێکەڵچوونی نێوان هێزەکانی پۆلیس و خۆپێشاندەراندا چەندین کەس بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. جێگای ئاماژەیە کە ناڕەزایەتیەکانی یۆنان لە هەفتەی ڕابردووە هاوکات لەگەڵ ساڕۆژی قوربانی بوونی 57 کەس لە ڕووداوی بەریەکەوتنی دوو قەتاری ئەو وڵاتە دەستی پێکردووە و هێشتا درێژەی هەیە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە شەڕ و پێکدادانی نێوان عەلەویەکان و هێزەکانی دەوڵەتی سووریا. شەوی پێنجشەممە 16 ڕەشەممە چەند خۆپێشاندەری عەلەوی بە تەقەی هێزامنیەکانی سووریا کوژراون و پاشە ڕووداوە شەڕی چەکداری لە نێوان پاشماوەکانی ڕژیمی بەشار ئەسەد و دەوڵەتی ئەحمەد الشەرعدا دەستی پێکرد و بەدەیان کەس کوژرا و بریندار بوون. بە پێی راپۆرتەکان لە شارەکانی لازقیە، تەرتوس، حۆمس، حەما و جەبەلە شەڕێکی قورس لە نێوان عەلەویەکان و چەکدارانی تەحریر الشام ڕوویداوە و بەلانی کەم 100 کەس لە هەردوو لا کوژرا و بریندار بوون. شەوی ڕابردوو هێزێکی زۆری نظامی لە شارەکانی حەلەب و ئیدلێبەوە ڕەوانەی بەرەکانی شەڕ کراون و دەوڵەتی تورکیاش هاوکاریان دەکات. لە بەرەکانی شەڕی ڕۆژاوای کوردستان شەڕوانان هێرشیان کردوتە سەر تێرۆریستانی سەر بە تورکیا و گورزی کوشەندەیان لێداون. بە وتەی چالاکانی سیاسی شۆڕای نظامی ڕزگارکردنی سووریا دەست بەکار بووە و وڵاتانی عەرەبی سەبارەت بە هەڵگیرسانی شەڕی نێوخۆیی لە وڵاتە هۆشداری دەدا. وەڵەبینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکە.